بینەرانی زوومم کاتتان باش ئەمڕۆ وادەی درێژکراوەی کۆمیسیۆن بۆ تۆمارکردنی ناوی قوارە و پێکهاتە سیاسەکان و هاوپەیمانێتی سیاسەکان لە عێراق کۆتایی هاو تا ئێستا هیچ کۆمیسیۆن هیچ لێدوانێکی فەرمی نەداوە لەبارەی ئەگەری درێژکردنەوەی تۆمارکردنی هاوپەیمانێتی یان قوارەی دیکەیان نا لە دیارترین ئەو هاوپەیمانێتیانی تا ئێستا بۆ هەڵبژاردننی ڕۆژی یانزەی ئەمساڵ کە بڕیارە هەڵبژاردننی پەرلەمانی عراق بەڕێوە بچێ تۆمار کرا بێ هاوپەیمانێتیە نوێیەکەی محەممەد شیع سوودانیە سەرگۆزیرانی ئێستای عراق بە ناوی هاوپەیمانی ئاوەدانکردنەوە و گەشە پێدان لەناو ئەم هاوپەیمانێتیەیە چەند کەسایەتێکی دیار هەن لەوانە ئەحمەد ئەسەدی وەزیری کار و کاروباری ئێستای عێراق هەروەها فالە فەیاز سەرۆکی دەستەی حەشدی شعبی لەگەڵ ئەیاد عەلاوی سەرۆکوەزیرانی پێشووتری عێراق بە گوێرەی نووسراوی نووسنگەی سەرۆکوەزیرانی عێراق ئەم هاوپەیمانەتی کە پێک هاتووە هاوپەیمانەتێکی خەدەمیە خزمەتگوزاریە بۆ هاوڵاتیەکانی عێراق دەشڵێن کە ئاماجیان ئاوەدانکردنەوە و پێشکەشکردنی خزمەتگوزاریە بە خەڵکی عێراق و شتێکە تایە تا ڕادەیەک سەرنجڕاکێش بوو ئەوەیە کە دەستەواژەی بۆی کە دۆناڵد ترەمپ لە هەڵبژاردنەکانی ئەمریکا بەکاری هەنا ئەمریکن فەرست ئەمان ئێستا دەڵێن عیراقی فەرست واتە عێراقیەکان پێش هەمووان لێرەدا هەندێک پرسیار دێنە پێشەوە ئاخۆ هەڵبژاردننی عێراق هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق لەم دۆخە ناسەقامگیریە سیاسی و ئابوورەی کە لە ئێستا لە عێراقە گوزەرێ ئەنجامەدرێ یاخود نا ئەوەی کە سوودانی هاوپەیمانێتێکی نوێی پێکهێناوەدا بەشبوونی چوارچێوەی هەماهەنگیە یاخود لایەکی دیکەوە پرسی دانوستانەکانی ئەمریکا و ئێران چ گۆڕانکاریەک لە ئەگەری ئەنجامدانی هەڵبژاردن یان ئەنجامدانی هەڵبژاردن دروستەکەن لەگەڵ کۆمەڵێک پرس و تەوەری دیکە تاوتوێ دەکەم لەگەڵ میوانانی زووم بەڕێزان معتەسەم نەجمەدین شرۆڤەکاری سیاسی لەگەڵ نووسەر لە کەرکووکەوە لە ستۆدیۆوە لەگەڵمە بێ هێشتا بەڕێزیان نەگەیشتون هەروەها بەڕێز محەممەد نەسرەدین شرۆڤەکاری سیاسی لە کەرکووکەوە لەگەڵما بێ بەڕێز محەممەد نەسرەدین بەخێر بێ بۆ زوومۆم کاتت باش زۆر سپاس با بەو پرسیارەوە دەست پێ بکەم کە سەیری هاوپەیمانێتە نوێیەکەی سوودانی ئەەکەین بەگشتی وەکو جۆرێک لە دابەشبوونەی بینین لە چوارچەوەی هەماهەنگی جگە لە دوو کاراکتەر نەبێکەتیایان ئەوانیش ئەحمەد ئەسەدی و فالح فەیازن خوێندنەوەی ئێوە بۆ هاوپەیمانێتیەکە چییە؟ پێشەکی سڵاو ڕێزم بۆ بەڕێزت بۆ بینەرانی کەناڵی زۆم دیارە خۆی کە ئەم ڕۆوادەی تۆمارکردنی هاوپەیمانێتیەکان کۆتایی پێ هاتووە من پێم وایە ڕەنگە ئەم هەڵبژاردنە کەمترین ژمارەی هاوپەیمانێتی تۆمار بکرێ چەند هۆکارێ ڕەنگە دەور ببینێلەوە ئەمەی کە ئەم هاوپەیمانێتی بەڕێز سوودانیش کە تۆماری کردووە یا لە ئەنجامی ئەوەی کەوا ڕەنگە ئێستا جۆرێک لە پەرتەوازەی لە نێوماڵی شیعە هەیە بیر و بۆچوونی جیاواز هەیە لەسەر چۆنێتی بەشداریکردن بەڵام ئەوەی کە ئیجماعی شیعی لەسەرا هەموو لایەنەکان بەشدار دەبن ئەوەی کە تا ئێستا یەکلانەبێتەوە تەیاری سەدریە هەرچەندە موختەدا سەدر بۆ خۆی لە 27 سێ باسی ئەوەی کرد ئەو بەشداری لە هەڵبژاردن ناکە کە گەندەڵکارانی تێبێ و هەڵبژاردنێکی شەل بێ ئەنجامی لە خزمەتی عێراقیەکان نەبێ بۆیە ئەوەی کە ئێستا هەیە ڕەنگە جیاواز ئەو سەرکردە جیاوازانەی شیعە زیاتر لە هەوڵی ئەوەیە بن چۆن بتانن زۆرترین ژمارەی کورسی بەدەست بێنن ڕەنگە یەکێ لە هۆکارە سەرچەکانی دروستکردنی هاوپەیمانی ئاوەدانی و گەشەپێدانی محەممەد شیع سوودانیش ئەوەیە کە دەیانەوێ بتوانن ژمارەیەکی باش کورسی بەدەست بێنن هەرچەندە بۆ خۆی لە 2005ەوە تا ئێستا هیچ حکوومەتێکی عێراقی و هیچ سەرۆک ئەنجومەنی وەزیرانێک لەسەر تەنها لەسەر بنەمای ئەنجامی هەڵبژاردن دیاری نەکراوانین لەسەر حکوومەتەکان لەسەر ئەنجامی
هەڵبژاردن بووە و نەدروستکردن و تەشکیلەی حکوومەتش تەنها لەسەر بنەمای هەڵبژاردن بووە. بۆیە و خاڵێکی کەش ڕەنگە ئەوەندە دروستکردنی هاوپەیمانێتی یعنی بایەخی نەبێ ئەوەیە یاسای هەڵبژاردننی عێراق مۆڵەت دەدا یاخۆ دروستکردنی کوتلەی ئەکبەر زۆرترین کوتلەی گەورەترین کوتلە ڕێگەی داوە دوای ڕاگەیاندنی ئەنجامی هەڵبژاردنەکانش گەورەترین کوتلە دروست بکرێتەوەتە ئەگەر ئێستاش هاوپەیمانێتی دروست نەکرێ دوای ڕاگەیاندنی ئەنجامی هەڵبژاردنەکان دەرفەت دەبێ هاوپەیمانێتی یاخود کوتلەی گەورە دروست بکرێ. بۆیە ڕەنگە بەشێک لەوەی کە لایەنەکان بەتەنها بەشدار دەبن بۆ ئەویانە زیاتر بتوانن دەنجی شەقامی عەرەبی خۆ تاخۆلانی کەم شەقامی شیعی بچنەوە بتوانن کورسی بەدەست بێنن. زۆر باشە باسی بەشداریکردنی موقتەدا سەدرت کرد. ئەمڕۆ وادەی درێژکراوەکە کۆتایی هات هێشتا دیار نییە کە جارێکی دیکە کۆمیسیۆن وادەکە درێژەکاتەوە یان نا. بەم پێ هەتاوەکو ئێستاگەرمە دواوادە بێکەواتە سەدر لە هەڵبژاردننی داهاتوو بەشداری ناکات. بەڵام قسەیەک هەیە بەها عەرەجی جێگری سەرۆکوەزیرانی پێشووتری عێراق لە ماوەی ڕابردووە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنی کردبوو دەڵێت ئەگەری زۆرە ڕەوتی سەدر کە مەبەستی موقتەدا سەدرە پشتیوانی لە هاوپەیمانێتەکەی سوودانی بکات بۆ هەڵبژاردن. ئێمە خۆمانە زانین کە لە ماوەکانی ڕابردووە سەدر داوای لایەنگرانی کرد کاتی بایۆمەتریەکانیان نوێ بکەنەوە. ئەم نوێکردنەوەیە ئەگەر ئەوە هەیە دەنگەکانی سەدر کە بە نزیکەی لە هەڵبژاردننی پێشوو 72 بۆ 73 کورسی هەبوو ئەم جارە بۆ هاوپەیمانێتێ بڕایان چۆن؟ دیارە موقتەدا سەدر ئەمڕۆ دواوادەی تۆمارکردنی هاوپەیمانێتی بوو بەڵام موقتەدا سەدر وەکو تەیاری سەدری تۆمارکراون لە کۆمیسیۆنی هەڵبژاردن یعنی لە کردەوەی ماوەی تەقدیمکردنی لیستی کاندیدان دەتوانن لیست تەقدیم بکەن. ئەوەی کەوا ڕەنگە بۆ بەڕێز موقتەدا سەدر زۆر ڕوون ینی قورس بێ بڕیاردان لەسەری یان شرۆڤەی بڕیارەکانی بەڕێز موقتەدا سەدر بکرێ ئەوەیە وەکو بەڕێزت باسر کرد لە 22 ئەمساڵ داوای لەلایەنگرانی کرد تۆماری بایۆمەتری کارتی بایۆمەتری نوێکەنەوە. هەر لە 27 سێژ بڕیاری ئەوەی دا کە ئەو هەڵبژاردن بەشداری لە هەڵبژاردن ناکات لە بەرەوەی گەندەڵکاران بەردەوامن و گەندەڵیش تا ئێستا بەردەوامە. بۆیە من پێم وایە پێشبینیکردنی هەنگاوەکانی بەڕێز موقتەدا سەدر قورسە و ڕابردووی سیاسی ئەوەی سەلماندووە پێشبینیکردنی بڕیارەکانی هەڵسو کەوتەکانی قورسە بۆ لە هەموو کاتێکدا و بەنسبەت ئەوەی ئایا تەئیدی بەڕێز محەممەد شیاع سوودانی ئەکایان نایکا من پێم وایە قورسە تەئیدی محەممەد شیاع سوودانی بکات لەبەرەوەی کاتێک ئەو هیچ ڕێیەکی لەسەر دیاریکردنی محەممەد شیاع سوودانی نەبووە و پێی وایە ئەمانەی کە ئێستا بەشدارن لە حکوومەت هەمویان لە سیستەمێکا بەشدارن ئەو بە سیستەمی گەندەڵکاران وەسفی دەکا و تا ئێستاش لە هەڵوێستەکانی ماوەی دەسەڵاتداری محەممەد شیاع سوودانی هیچ کاتێ درکمان بەوە نەکرد یاخۆت لە ڕێگای لێدوانێکەوە یاخۆت هەر بەیان نامەیە بێ یا شتێ بێ کە جۆرێ لە پاڵپشتی محەممەد شیاع سوودانی تێبێ. بۆیە من پێم وایە ڕەنگە زۆر جار سەرکردە سیاسی شیعەکان بە تایبەتی وەکو بەڕێزت باست کرد شەقامی شیعی لە ناو شەقامی شیعەیە بەڕێز موقتەدا سەدر قورساییەکی زۆری هەیە تەنیا سەرکردە بووە و تەنها تەیار بوونە کە بتوانن 73 کورسی بەتەنها بێنن کەواتە ئێستا هەموو سەرکردە سیاسیەکان خەون بەو جەماوەرەی موقتەدا سەدرەوە دەبینن کە پاڵپشتیان بن. بۆیە من پێم وایە قورسە موقتەدا سەدر پاڵپشتی هیچ کەس بێ بەڵام ئەوە جۆرێکە لە بانگەشەی پێشوەختە و جۆرێکە لەوەی دەیانەوێ هەسەرکردەیە باز لەوە بکە دەیەوێت ئومێد ببەخشێ بە جەماوەرەکەی کە ئەو پاڵپشتێکی بەهێزی هەیە وەک موقتەدا سەدر پێم وایە ئەوە جۆرێکە لە بانگەشە. بەڵێ زۆر سپاس دێمەوە لات کاک محەممەد نەسرەدین میوانەکەمان لە ستۆدیۆ ئامادەیە بەڕێز معتەسەم نەجمەدین نووسەر و شرۆڤەکاری سیاسی زۆر بەخێر بێ کاک معتەسەم. با سەرەتا لەوە دەست پێ بکەم خوێنەوەی تۆ بۆ هاوپەیمانێتە نوێیەکەی محەممەد شیاع سوودانی بە ناوی ئاوادانکردنەوە گەشە پێدان کە لە چەند ڕۆژی ڕابردوو ڕایگەیان چییە؟ بڵێ من پێم وایە محەممەد شیاع سوودانی لە ماوەی حکومڕانیە هەوڵی داوە فۆرمێکی جیاواز بێ یعنی نە شیعەیەکی زۆر تونڕۆ بێ نە بەو شێوەش بێت تەسلیم بە ئیرادەی غەیرە شیعە بێت ئەنی هەوڵی داوە جۆرێک لە میانڕەوی یان بڵێن شێوازی حکمی شیعەیەکی میانڕۆ بکە بۆی هەم لە ناو خۆی عێراقا و پێکاتە جیاوازەیە قبوڵی بکەن
هەم لە ڕووی دەرەوەش بتوانێت هاوسەنگیەک لە نێوان ئەجندای ئەمریکەکان و ئەجندای ئێرانیەکان دینکە لێرە هەوڵی داوە زۆرترین خەڵکانی کە وەک ئەو بیرەکەنەوە یان هاوشێوەی بیرکردنەوەی ئەوەنیان دەتوانن لەگەڵ یا هەڵکەن کۆیان کاتەوە لەژێر سەقفێکە ئەو سەقفا ئەم خۆی ڕابەرایەتیەکە لە بەرەوەی ئەم خۆی ئەزانێ ئاراستەکەی بەرەو چۆچێ تر ئەمە ئەمێنێتەوە سەر ئەوەی ئایا شقامی شیعی تا ئێستا گەیشتوتە و ئاستی ئەمە قبول بکایان تا ئێستا کاریگەری ئەو فکرە تەقلیدیە شیعی لەسەر و ناتوانێت نانێ ناو ئەمەوەیان دەنگی نادەنێ ئەم فۆرمە جیاوازەی کە باسیەکەی چانسی ئەوەیە داتەوە کە جارێکی دیکە هەڵبژێرێتەوە بۆ ویلایەتی دووەمی بەڵێ من پێم وایە ئەو شانسەیەدا تێ لەبەرچی لەبەرەوەی ئێستا هەموو تقریبان ڕەنگە بڵێن بۆ چوونێکی عام هەیە لەسەر خەڵک کە پێی وایە عێراق لە بەردەم مەترسیەکایە حتەنانەت حکمی شیعە لە بەردەم مەترسیەکایە ئێران بخۆی ئەو هەڕەشەی لەسەر شەڕ نزیکە لە دەرگایەتی ئەنی ئەمە هەمووی ئەگەڕێتەوە سەر ئەوەی ئایا سوودانی بەم سیاسەتە یان بەم هاوپەیمانیەی ئەتوانێت ئەو مەسەجە بە خەڵک بگەێنێ بڵێ من ئەگەر ئێوە لەگەڵم بن ئەتوان عێراق پارێزم لەو مەترسیە ئێستا زۆربەی بۆ چوونەکانەوەی کە مەترسیەک ڕووی لە عێراق کردووە بە تایبەتی لەوەی کە ئێران دوای ئەوەی کە میحوەری مقاومەت و شیشکسە بێ لە هەموو ناوچەکابینی لە سووریا لە فەڵەستین لە لبنان لە یەمەن و لە یەمەنیش کۆتاییانات لە عێراقی شەر تووشی ئەزمە بوونا ئەم برینەوەی ئەم میحوەری مقاومەت و دەستی ئێرانە لە ناوچەکەیە جۆرێک لە هەڕەشەشە بۆ سەر حکمی شیعی لە عێراقا یان ئەمە بەدێ دوی تریش ئەوەی ئەو ململان و ناکۆکی کە لە نێوان ئێران و ئەمریکایە کە ئێرانیەکان ئەمریکەکان سوورن لەسەرەوەی کە ئەبێ نینۆکی ئێران بکەن ئەمەش بۆ خۆی هەڕەشەیەتر ناڕاستە خۆ لەسەر عێراقا من پێم وایە ئەوەی کە ئەتوانێت کە عێراق بپارێزێت لە مەترسیە ئەو فۆرم و مۆدلەیە کە ئێستا سوودانی ئەوێ پەیڕەویکە سوودانی هەم ئەوێ لەگەڵ ئەجندای ئەمریکەکان هەبێ هەم ناشیەوێ ببێتە مەسەرەن عێراق ببێتە پێگەیەک بۆ لێدانی ئێران ئەوێ جۆرێک لەسەر بەخۆی بۆ عێراقە ئەمەش خەریکە لە ناو شەقامی عێراقیە ئەبێ بە خواستە بێتە خواستێکی گشتی ئەبێت ئەوەی کە هەستێکی گشتی خەڵک ئەوێت ئەمە خەڵک ئیماندوو بووە لە عێراقش لەو ئەزمە اقتصادیە لەو ئەزمە سیاسی کە چەند ساڵێکە بەدەستەوە ناڵێنێ و لەو هەموو فەسادی و گەندەڵی و نادادیەکایە وەیە من پێم وایە سوودانی شانسی ئەمە هەیە زۆر سپاس کاک محەممەد نەسرەدین دێمە لای تۆ لە ماوەکانی ڕابردووە کۆمەڵێک لێدوانی نووری مالیکی سەرۆکی دەوڵەتی یاسامان بینی زۆر تند بوون بەرامبەر محەممەد شیع سوودانی دەیویست کە لە سەرۆکایەتەکەی نەمێنێتەوە سەرۆکایەتی حکوومەت ئێستا ئەگەر بە گوێرەی هەڵبژاردننی پێشوو سەیری بکەین کورسیەکانی ئیتاری تەنسیقی زۆر زیاترن لەم هاوپەیمانیەتە نوێی کە محەممەد شیع سوودانی ڕایگاندووە بە پێی کورسیەکانی هەڵبژاردننی پێشوو کە سەرۆکایەتی ڕەوتی فراتەینی کرد محەممەد شیع سوودانی یەک کورسی هێنا لە دوای ئەوەی کە سەدر لە پرۆسی سیاسی کشایەوە لە پرۆسی پێکنێنانی حکوومەت کورسیەکانی بوون بەسێ ئێستا سوودانی چانسی ئەوەی هەیە ئەم هەڵبژاردنە بباتەوە لە بەرامبەر ئیتاری تەنسیقی با بڵم ئەتوانم بڵم بە سەرۆکایەتی نووری مالیکی دەگەڕێمەوە سەر قسەیەکم پێشووتر کە سەرۆکی حکوومەتی عێراق تەنها لەسەر بنەمای هەڵبژاردن دیاری ناکرێت و حکوومەتەکەش تەنها لەسەر بنەمای هەڵبژاردن دیاری ناکرێت بێتەوە بیرمان کاتێکە لە 2021 مقتدا سەدر 73 کورسی هەبوو هاوپەیمانێتیەک دروست کرا لە بینی مقتدا سەدر تەیاری سەدری و پارتی دیموکراتی کوردستان و حزبی تەقەدومی محەممەد حەلبوسی کە زۆرینەیەکی تەواویان هەبوو تاکە کەس کە قیادەی بەرەی بەرامبەریانی کرد بە ڕێز نووری مالیکی بوو دیارە ئەوەی کەوا ثلثی معطل توانیان کەمینەیەکی بربەست بە ڕووی مقتدا سەدرا دروستکەن لە بینی و دوو بیرۆکەت حکومە دروستکردنەکە ئەو کاتە هەبوو حکوومەتی زۆرینە کە مقتدا سەدر بانگەشەی بۆ ئەکرد و حکوومەتی تەوافق کە نووری مالیکی و ئەوانەی کە لەگەڵی هاوپەیمان بوون داوایان دەکرد بینیمان لە کۆتادا ئەوە نووری مالیکی بوتوانی ئەو بەرەیە هەڵوەشێنێتەوە یا خۆدڕێگر بێت لەوەی حکوومەتێک لە عێراق دروست پێ لەسەر ئەساسی زۆرینە
لە ئاخیری ئەو حکومەتی دروست بوو حکومەتی تەوافقە کەواتە من پێم وایە ئێستاش کاتێک کە ڕابەرایەتی ئەوەی کە دووبارە محەممەد شیع سوودانی نەبێتەوە بە سەرۆک ئەنجومەنی وەزیران پێم وایە کاتێک کە نووری مالیکی بیکە نووری مالیکی وەکو سیاسەتمەدارێکی شیع خاوەن ئەزمونێکی زۆرە لە ڕابردوودا توانی ڕوبەڕووی تەیاری سەدری بێتەوە حکوومەتی زۆری نێرێ دروست بێ ئێستاش پێم وایە شانسی محەممەد شیع سوودانی قورسە ببێتەوە بە سەرۆک ئەنجومەنی وەزیران لەبەرەوەی کردویانە بە نەریتێک تا ئێستا بە تایبەتی لای نووری مالیکی دوای ئەوەی خۆی نەیتوانی بۆ خولی سێمش بێتەوە سەرۆک ئەنجومەنی وەزیران ئێستا قورسە سەرۆک ئەنجومەنی وەزیران خولی دووەم وەرگرت بە تایبەتی ئێستا نەریتێ لای شیعەکان لای هێزە شیعەکان دروست بۆ ئەوەیە دێن سەرۆک ئەنجومەنی وەزیرانێک دێنن زۆر جار خاوەنی کوتلەی پەرلەمانین یعنی ئەوکو بەڕێزت باست کرد محەممەد شیع سوودانی بۆ خۆی خاوەنی یەک کورسی بووە و دوایی لە باشکشانەوەی تەیاری سەدری بوو بە سێ کورسی ئایا بە سێ کورسیەوە دەتوانی ببی بە سەرۆک ئەنجومەنی وەزیران کەواتە ئێستا شیعەکان خۆیان بە بەرنامە یەکێک دێنن دەیکەن بە سەرۆک ئەنجومەنی وەزیرانی تەوافقی یەکێ لە مەرجەکانی ئەوەیە نابێ پێگەیەکی سیاسی زۆر بەهێزی هەبێ و نابێ خاوەن کوتلەیەکی پەرلەمانی بەهێز بێ کە دامیکەن بۆی هەموو کاتێ ملی لەژێر چەقۆی ئەولایەنە سیاسیانە بێ بۆیە من پێم وایە هەتا ئەو هێزانەی کە لەگەڵ محەممەد شیع سوودانیش ئێتلافیان کردووە هیچیان سیاسی نوێنین و خاوەنە بەرنامەی نوێنین و پێم وایە هەتا ئەمەش زۆر جێی متمانە نیە ڕەنگە بەشێ لەو هێزانەی کە لەگەڵ محەممەد شیع سوودانین دوای ڕاگەیاندنی ئەنجامەکان هیچ لامان غەریب نەبێ بچن تەحالوفاتی نوێ بکەن لەگەڵ نووری مالیکی یاخۆ لەگەڵ هێزە شیعەکانی تر بۆیە من پێم وایە ئەو نەریتەی تا ئێستا و ڕەنگە ئێرانیەکانش دامی بکەن ئەوەیە لە عێراقدا نابێ سەرۆک وەزیرانێکی بەهێز هەبێ لەبەرەوەی سەرۆک وەزیرانی بەهێز ڕەنگە لە ژێر فشارەکانی ئەمریکادا هەندێک سیاست پەیڕەوکە کە بەرژەوەندی ئێرانی تێنەوێ بۆیە هەموو کاتێک لە دوای نووری مالیکیەوە سەرۆک وەزیرانێکیان هێناوە تەوافقی سەرۆک وەزیرانێکیان هێناوە پێگەیەکی بەهێزی ناو پەرلەمان نەبووە سەرۆک وەزیرانێکیان هێناوە کە هەموو جا خۆیان هێزە شیعەکان پێش کورد و سونە فشاریان لەسەر دروست کردەوە من پێم وایە ینی دەرفەتی دەرچوونی محەممەد شیع سوودانی ڕەنگە قورس بێ زۆر باشە لە ماوەی ڕابردوو دوو قسە هەبوون یەکەمیانەوە بوو کە ئێران سوودانی ئەوێت لەبەر ئەوەی کە سیاسێکی تا ڕادەیەک میانڕە و منفتحە بەڕووی وڵاتانی ناوچەکە و دنیا چکە ئێمە لە ماوەی پێشوبینیمان لە فەرەنسا لە ئیسپانیا لە بەریتانیا کۆمەڵێک گرێبەست و ڕێکەوتن نامەی واژۆ کرد لە ناوچەکەش جوڵەکانی ئەبینین لە لایەکی دیکەشەوە قسەیەکی دیکە هەبوو گوایە چوارچێوەی هەماهەنگی جۆرێک لە بەڵێنیان پێداوە ئەگەر بێت و لیستی نەبێ بۆ هەڵبژاردن ئەیکەنەوە بە سەرۆک وەزیرانی پێشوو ئەم ڕاگەیاندنی هاوپەیمانێتی کە ئێستا محەممەد شیع سوودانی کردوێتی بێمتمانەی قوڵی محەممەد شیع سوودانی بە چوارچێوەی هەماهەنگی پیشانەیە یاد هەر بەڕاستی نێوماڵی شیعە بەو شێوەیە پەرت و پەرتەوازن ئێستا من پێم وایە نێوماڵی شیعە ئەگە پەرتەوازەیەکشی پێوە دیار بێ لە کۆتادا براگەورەیەکیان هەیە کۆیان دەکاتەوە فشاریان لەسەر دەکات ئەوەش ئێرانە و بۆیە ئێستا ئەگە هەر جۆرە من پێم وایە ئەو بڕیارانە یاخۆت بیر و بۆچوونەکانی نووری مالیکی و هەندێک لە قیادە شیعەکانی ئیتلافی شیعی کە ئێستا دژایەتی محەممەد شیع سوودانی دەکەن پێم وایە ئەو کەسانە خۆیان کەسی نزیکن لە ئێرانەوە بیر و بۆچوونێک بۆ نزیکە لە ئێرانەوە بۆیە ئەوان پێم وایە ئەگەر کە ئێستا زۆر بەڕوونی دژایەتی محەممەد شیع سوودانی دەکەن ئەوە دوور نییە لە دەستی ئێران و لە بیرکردنەوەی ئێرانش بەرامبەر بە محەممەد شیع سوودانی و بۆ ئەوەی ئایا محەممەد شیع سوودانی هەر بەجددی کەسێکی ئەوەندە لێ هاتووە قۆناغی ئایندە و داهاتوو پێویست بەوە بکە محەممەد شیع سوودانی ئەم قۆناغی داهاتوش بەڕێوە بەرێ و خولی دووەم من پێم وایە ئەمەی کە باز دەکرێت لەوەی میانڕەوە یاخۆت معتەدیلە و لە دەرەوە مەقبولە ئەمە بۆ زۆرێک لە سەرۆک ئەنجومەن وەزیرەکان پێشووتر وترا بۆ عادل عەبدولمەهدی وترا بۆ حەیدەر عەبادی وترا بۆ مستەفا کازمی وترا بۆیە من پێم وایە ئێستا شیعەکان یعنی دروستکردنی یاخۆت هەڵبژاردننی کەسێک بۆ سەرۆک ئەنجومەنی وەزیران کارێکی زۆر ئەستەم نابێ یعنی ئێمە دەزانین هەندێک لەو سەرکردانە یعنی بۆ نمونە حەیدەر عەبادی هەر بەڕاستی حەیدەر عەبادی ئەو کەسە بوو بێ بە سەرۆک ئەنجومەنی وەزیران ینی ئەزانی حەیدەر عەبادی ژمارەی دەنگەکانی زۆر ژمارەیەکی دەنجی کەمیە نابوو لە هەڵبژاردنەکان بەڵام ئەوە تەوافقی نێوماڵی شیعی وای کرد کە ئەو بێ بە سەرۆک ئەنجومەنی وەزیران کەواتە من پێم وایە بیر و بۆچوونی هەندێک لایەنی شیعە کە کاریگەرن نزیکە لە بیر و بۆچوونی ئێرانەوە و بۆ
ئامادەکردی کەسێکی کەس بۆ سەرۆک ئەنجومەنی وەزیران کە لە دەرەوەش مەقبول بێ پێم وایە زۆر کارێکی زەحمەت نابێ بۆ هێزە شیعەکان و بە قسەکەی بەڕێز ڕاستە ڕەنگە محەممەد شیع سوودانی لەوە تێگەیوە کە دەرفەتی دووبارە بوونەوەی بە سەرۆک ئەنجومەنی وەزیران لە چوارچەوەی پاڵپشتی ئیتاری تەنسیقیا قورس بووە بۆیە پەنای بۆ ئەوە بردووە ئەو هاوپەیمانێتی دروست کرد کە پێم وایە هاوپەیمانێتیەکی زۆر پتە و نییە یعنی لەبەرەوەی بەرنمەیەکی سیاسی هاوبەشیان نییە یعنی ئەو باسی ئاوەدانکردنەوە گەشە دەکا هەندێک هێزی سیاسی تەیە یعنی بەجددی زێر تۆبینی لەسەر هەندێک سەرکردە هەبووە زۆر تۆبینی لەسەر بەرنمەکانیان هەبووە و ئەو هێزانە لە ڕابردوودا ڕەنگە لە ململانەی قورس ببێتن لەگە محەممەد شیع سوودانی بۆیە من پێم وایە هاوپەیمانێتەکەی محەممەد شیع سوودانی هاوپەیمانێتی ناچاریە و هەوڵێکشە بۆ ئەوەی لە ساحەی سیاسیە بە بەهێزی بمێنێتەوە ئەگەر بێت و دەرفەتی ئەوەشی نەبێ کە وەکو سەرۆک ئەنجومەنی وەزیران بمێنێ. بەڵێ سپاس دەکەم. کاک ماتەسەم دێمە لای جەنابەت بە باسی ئێران بکەین. ئێمە لە عێراق هەژمونی ئێرانە بینین بەڕوونی لە ڕاستیە. ئێستش چەند گەڕێکی دانوستان چوار گەڕی دانوستان لە نێوان ئەمریکا و ئێران بەڕێوە چوە بەیانی گەڕی پێنجەم بەڕێوە چێ. ئەگەری سەرکەوتن و سەر نەکەوتنی دانوستان چی لە دۆخی عراقیەکان و هەڵبژاردننی شەگۆڕ ئەزانی قەنعاتی من گۆڕانکاریەک دروست بووە لەسەر ئاستی دنیا لە تەحەولێکی ترایە دنیا بەرەو بەناغ و سەردەمێکی ترەچێت تەنانەت لە ڕووی ئایدۆلۆژی شۆ بەرەو سیاغەونەوەی ترەچێت ینی ئەوەی کە ئێستا تەحەکومەکە بە ئەجندای سیاسی حکمی جوگرافیایە ینی لەوە دەرچوو حکمی ئایدۆلۆجیا بێت بۆ نمونەکە تۆ دیتە سلێمانی ئێمە بە حکمی ئایدۆلۆژیا لەگەڵ لەبەرەی ئێران نانیمان بەڵام بە حکمی جوگرافیا کەوینە ناو منطقە نفوزەی کە ئێران تەحەکومێکە و ئینسیەکە لەبەرەوە پێم وانییە دەنگدان یان ئەجندای لۆکاڵی بتوانێت ئەم ئاراستەیە بگۆڕێکە لەسەر ئاستی دنیاە بەرەو ئەوڕە ئێمە گە بیرمانە چێماوەی پێشۆک و باسم کرد ئێران ئەوەندە هەژمونی زیادی کرده بۆ خەریک بۆ ئەمریکای لە هەموو خۆڕەڵاتی ناوەڕاست دەرەکرد بەڵام بەلەماوەی چەند مانگێکی کەمە هەرچی دەسەکانی ئێرانێک کەس تەوەقعی ناکرد لە چەند پرۆژێکا بتوانێت حیزب الله لوبنانی ئەو حیزب گەورەیە ئاوا بەو دەرەجەیە داڕۆخێنێت ئەو دنیا دووجەمسەری تازە کە دروستە بێت لە بینی سین و ئەمریکایە کەدا دانجا ئەمە زۆر لەوە گەورەترە کە تۆ بە کۆمەڵێک بڵێن ئەجندای لۆکاڵی بتانی ئاراسەکەی بگۆڕی یان بتوانێت ئینەکەی بگۆڕێ لە کۆتایە من پێم وایە ئێران بەشێکە لەو بەرەی کە رووسیا و سین ئیدارەکەن ئەوەی کە لەگەڵ ئەمریکایە دانوستانەکەی ئەمریکا چی لە ئێرانەوێ ئێران چیەوێ ئەمریکا ئەوێ ئێران نەمێنێ نفوزی نەمێنێ ئەمریکا پێی وایە نابێ دەوڵەتێک هەبێ بەم شێوە بەهێز و هەژمونەوە کە بتوانێت کاریگەری هەبێت لەسەر بەرژەوەندەکانی ئەمریکا لە ناوچەکە ئەمریکا پێی وایە ئێستا خۆڕەڵاتی ناوەڕاست هیەوە ئێمە بینیمان هەڵسوکەوتی یان استراتیژی ئیشکردنی ئەمریکا لە دوای ترامپەوە چۆن یاریەکانە گۆڕێت چۆن معادلەکانە گۆڕێت چۆن اقتصادە بێتە تەحەکومکردن بە سیاسەتەکانیان سەرچاوە ئابوووریەکان تەحەکوم بە هەڵسوکەوتەکانیانەکە لێرە ئێران دێتە ناو ئەوە کە ئەوێ مقاوماکە بەرگریەکە لەوەی کە بمێنێتەوە کێزێکی تر بگەڕێنەوە بۆ زۆر لە تەسریحاتی ئەوانەی ئیسرائیلەکان لەو ئەخیرەیە کە لەسەر ڕێککەوتنەکەدان چەند جارێک باس لەواکەن بە ئاشکراڵێن ئەڵێن ئێران ئەگەر بێت و ڕێکەوە یان ڕێک نەکەوێت دەبێ بڕوخێ یان دەبێت زەعیفێ ئەمە ئەجندای سەریکی ئەمریکایە ئەمریکەکان ئێران قوبوڵەکە زەعیفێ قوبوڵەکە تەسلیم بە ئیرادەی ئەوان بێ یان شەڕەکە یان مقاوماکە جۆری شەڕەکە چۆنە بێ تەکنەلۆژیای ئەمریکا و ئەم وڵاتانە لە عقڵ دەرچووە بینیمان لە ماوەی پێشوە چۆن تەحەکوم بە هینەکەن بە شەڕەکانەکەن چۆن نەتوان ئاراسەکان بە زۆر بەخێرایی بەسمەوە بوو ئەگەر دانوستان سەر بگریان سەر نەگرێ هەژمونی ئێران دەسەڵاتی ئێران بە هەڵبژاردنەوە دیار بوو لە جاری پێشوو لە ڕاستیە مثلەنەوەی تیاری سەدری 73 کورسی هێنان لەگەڵ حزبی تەقدم لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان نەیانتوانی لە ڕاستیە پێشی بێن دوای لەم لاوە ئیتاری تەنسیقیان دروست کردو کە نزیکن لە ئێران لە ڕاستیە ئێستا دۆخەکە چی لێدێ ئەگەر هاتوو ئێران دانوستان بە سەرکەوتوی هاتە دەرەوە و ئەگەر بە شکست هاتە دەرەوە ئێران من پێم وانە ئێران بە سەرکەوتو بێتە دەرەوە ئەمە من مەبەستم ئەمە مەسەڵەن تجارەتیکردنی ئێران نییە
بەڵام خوێندنەوەی واقعی بەڵێ. سیاسی کە ئێستا منە بینم لەبەرەوە ئێران بەرگری لە خۆیەکە بەس بمێنێتەوە ئایا لە ئەنجامە لانی کەم دیواری بەرلین یانیانە و دیوارە وهمیەیە کە دروست بوو ئەکەوێتە بینی عێراق و ئێرانەوە ینی لە عێراق مەبلا بێتە نفوزی ئەمریکا و لێ بۆ لاوە ئەچێت یان ئەوە تا ئێرانیش هەڵ بەرە و هەڵۆشانەوە بەرە و لاوازبوون و بەرە ئەوواچێ ئەوەی کە ئێستا ینی لەسەر زەوی ڕووەدا لە دوای محوەری مقاومەوە لە دوای محوەری مقاومەوە ئەمریکیەکان بە سقلێکی گەورەوە بەهێزە و بە پراکتیکی هاتوونەتە ناو منطقەکە ینی حتممە ڕۆژانە ئەبینی چۆن لە سووریایە ئیشەکەن چۆن لە عێراقا لە کوردستانە چیەکەن چۆن دێن دەسەخەنە ناو کاروباری ناوخۆی ئاراستەی سیاسی ئەم وڵاتانە ئەگۆڕن یعنی ئێستا قۆناغی پێش محوەری مقاومە نیە ئێران دەستی کراوە بێ ئەوان ئێستا بە فعلی خۆیان تاین لانی کەم تۆ بهێنە پێش چای خۆت ئەگەر بێت و سبەی ڕۆژ بەرەی ئێران دەرچێتەوە بە دەنگدان و حکوومەتێک دروستکە نزیک بێ لە ئێرانەوە لانی کەم حەسارێکی اقتصادی لەسەر نەوتێک عێراق تووشی کارەساتێککە قەت لی دەرناچین ئێستا بۆ هەموو نەوتڕۆیشتنەوە ئێمە تووشی ئەزمەیەکی اقتصادی بووینە لە عێراقش و لە کوردستانیش کە ڕۆژانە معاناتمان هەیە بەدەستەوەی کە ناتوانین ئیداری وەزعی ژیانی خەڵکیش بین لە منطقەیە بۆیە من پێم وایە ئەوەی کە ئێستاە ئێمە ئەوە بخوێنینەوە ئاراسی گۆڕانکاریەکان ئاراسی سیاسەکان بەرە ئەوە ئەچێ ئەم ناوچەیە بێتە ناوچەی منطقەی نفوزی ئەمریکیەکان مەژمونی ئەمریکیەکان لە منطقە ئەمریکیەکان دیارە نەخشەیەکیان هەیە بۆ گۆڕانکاری لە ناوچەکە دەبینی ئێستا لە سووریایە چوونەتە ناوە هەرجاری تەرحێکەکەن یان پێشنیارێکەکەن یان ئاخر قسەی ئەمڕۆی ئەڵێ نەگەر بێت و شەرع نێتە سەرخەت و ئەو ئەجندایی قبول نەبێت کە ئەوان دایناوە ڕەنگە چەند هەفتەیەکی تر بڕخێ نەگاتە مانگ و ئەوەی دێت لە عێراقا دێت پشتگیری هەرێمەکان لە داواکانی ئەڵێ ئەمە ئەم عێراقێکمان ناوێت جارێکی کەوەکو ئەوەی ئەجندای شیعە بەسەریا زاڵ بێ لە کۆی ئەو گۆڕانکاریانە ئەوەی من خوێندنەوەم بۆ هەیە دنیای دوو جەمسەری تازە لە بینی سین و ئەمریکایە بەهۆی ئەو ئەزمە اقتصادی کە ئێستا هەموو دنیای گرۆتەوە پێویستی بە دەوڵەتی گەورە نییە ئەنی تۆ بیرکەرەوە لە سەردەمی خۆیان کاتی شەڕی دوو جەمسەری نێوان سۆڤێت و ئەمریکایە ئەمریکان پێویستیان بە تورکیا بوو بۆی شەڕیان بۆ بکە بۆی وەکو درا لە ئیتحادی سۆڤێتی بەکاریبێن بەڵام ئێستا پێویستیان بە هیچ دەوڵەتێک نییە ئێستا تەکنۆلۆژیای ئەسکەری ئەوەندە گەشەی کرۆ پێشکەوتۆ خۆی تەحکوم بە دنیاکە جا هیچ پێویستی نییە وڵاتێکی وەکو تورکیا بەخێوکایە ئێران یان بە هەمان شێوە ڕەنگە ئەم حقەتە بۆ بینی علاقی بینی ئێران و سینیش ڕاست بێت لەبەرەوە من پێم وایە لە ئاخیرە بەرە ئەوە ئەچێت دانوستانەکان هێوا لەسەر بەرەخوار بێت یعنی ڕێککەوتن و دانوستان لە ئاخیرا لە بینی سین و ئەمریکایە زۆر کێشی ناوخۆی و لۆکاڵیش یەکلا بکات و ئێستا ئەمریکەکان کە دوای ئەوەی کە ئێران دەرەکەنە دەرەوە خوان بوون بە عەرابی ئەوەی چۆن کێشەی سووریا چارەسەرکەن ئێستا ئەوان بەرنامەی بۆ دانن ئەنی ئەگەر بێت و لەم نێشار سەرکەون من پێم وایە لەم لە عێراقا لەماوەیە لە دوای ئەم هەڵبژاردنەوە ئەوان ئەجندایەکیانە بێ بە عێراق خۆیان کێشەکان چارەسەر خۆشیان بەرنامەی سپاس دەکەم کاک محەممەد نەسرەدین دێمەوە لای جەنابەت دۆخی ئێستای عێراق دۆخی هاوڵاتیان لە ڕاستیە هەندێک ئاڵنگاریان لە پێشە زۆر باش نییە ئەم دۆخی کارەبایان خراپە دۆخی موچە ئەمە بینیمان لە ماوەکانی پێشووی عێراق کێشەی نەختینەی بۆ دروست بوو و ئەمڕۆژ وەزارەتی کارەبای عێراق دەڵێکە بۆهۆی ئەوەی کە ناتوانین لە ئێران غاز هاوردە بکەین 3500 مێگاوات کارەبامان لە دەست داوە لە مانگی حوزەیرانیش ئەگاتە 5300 مێگاوات کارەبا ئەمە سەر پەلە هاوێ بۆ ئەوەی سەرکێشێ بۆ ئەوەی کە پشێویەکی کۆمەڵایەتی لە فۆرمی خۆپیشاندان بینانی هەر فۆرمێکی دیکە لە عێراق ڕوو بدا و کاریگەری لەسەر ئەنجامدان و ئەنجام نەدانی هەڵبژاردن هەبێ من پێم وایە بەنسبەت بارودۆخی عێراق و ئایا ئەو بارودۆخی ئێستای عێراق بارودۆخێکە یعنی مەترسیدارە یاخۆت عێراق بەم شێوازە لە بارودۆخ تێپەڕ نەبوو لە ڕابردوودا دیارە لە ڕابردووشدا عێراق بە ڕەنگە قۆناغ و بارودۆخی لەمەش خراپتری بە خۆبینی بە بەتایبەتی کاتێکە تیرۆریستانی داعش بەشێکی زۆری عێراقیان داگیر کرد بۆیە من پێم وایە ئەم بارودۆخی ئێستای عێراق ڕەنگە تێبینی زۆر هەیە و گەندەڵی زۆر هەیە بەڵام بارودۆخی لەمە خراپتری بە خۆبینی و عێراق بەنسبەت ئەوەی کەوە ئایا
ئەزانی بۆی ئێمە تۆزێ لە واقعی عێراق تێبگەین بەنسبەت هەڵبژاردنشەوە. ئەزانی پۆل برێمەر لە کتێبەکەی ساڵێک لە عێراقا باسی هەنێشت دەکا بۆی بزانین ئایا شێوازی حکومڕانی لە عێراق بۆ بەم شێوەی لاتووە. بۆل برێمەر باسی دەوە کە ئەڵێ ئێمە کە هاتین وەکو ئەمریکەکان بۆ عێراق کۆتاییمان بە 1000 ساڵ لە حکومی کەمینەی سوننە هێناوە حکومماندایە دەست زۆری لە شیعەکەی عێراق کەواتە بێ ئێمە ئێستا تێبگەین ئەم سیستەمی حکومڕانیە عێراق سیستەمێکی خاوەندارێتەکەی زیاتر زۆری نە شیعەکەی عێراق دەیکەن. ئەزانی هەرچەندی خلافات لە بینی شیعەکان هەبێ بەڵام کاتێک کە درک بەوە بکەن مەترسی لەسەر حکومڕانی شیعە هەیە لە عێراقا یەک دەگرن هەتا هێشە لە هۆکارە سەرەکیەکانی کە بەڕێز موقتەدا سەدر دەکشێتەوە لە پەرلەمان کە دەیتوانی کێشەی گەورە بۆ عێراق بناتەوە ئەوە بوو کە درکی دەکرد بە دروستبوون و دروستبوونی بەریەکەوتن لە بینی هێزە شیعەکان حکومڕانی شیعەی کە سەدان ساڵە خەونی پێوە دەبینن دەکەوتە بەر مەترسی کەواتە بۆیە ئێستا ئەوەی هەیە ئەوەی کە ئەولویەتە لای شیعەی عێراق بۆ خۆی پێش ئێران ئەم حکومڕانیەی شیعەیە کەوا زۆرینەکەن بەردەوام بێ بۆیە زۆر جار ئەبێ ئێمە لە واقعیچکەی عێراقش تێبگەین ئەوەیە ئەزانی عێراق دوو سیستەمی حکومڕانی هەیە حکومڕانیەکی ئەنجومەنی وەزیران و سەرۆک حکوومەتەکەیە بەڵام حکوومەتێکی سێبەر هەیە زیاتر ملیشە چەکدارەکانن کە هەمویان خاوەنی یەکەی ئابووری خۆیانن خاوەنی توانای سەربازین خاوەنی توانای بەڕێوەبردن و زۆر جارش کاتێکە خلافین دەبێت لە حکوومەتا دەبینین ئەوان زاڵترن بەسەر حکوومەتا هەروەک ئەو خلافاتەی ینی زۆر خلافات دەبینین هێزە میلیشیاکان زیاتر توانایان هەیە وەک هێزی حکوومەت بۆیە من پێم وایە ئەم خلافاتەی لە ناوچەکەش هەیە ڕنگدانەوەی یاخۆت باردۆخی ئابووری عێراق پێم وایە کاریگەری زۆر دروست ناکە بە تایبەتی بۆ دروستکردنی پشێوی لە ناو ماڵی شیعە و هەتا بەنسبەت باری ئابووری عێراقش پەیوەستە زیاتر بە نرخی نەوتەوە ئەوان حسابی خۆیان کردو لەسەر نرخی $6 ئەگە بێتە خوار ئەوە عێراق کێشەی بۆ دروست دەبێت تا ئێستا بە بەڵام ئێمە بینیمان لە خۆپیشاندانی تشرینیەکان خۆپیشاندان وای کرد عادل عەبدولمەهدی ناچار بدەستە کێشانەوە کرد یعنی ئەو گۆڕانکاریانی لە شەقام ڕوەدەن ئەکرێت تاسیریان لەسەر نەبێ ئەزانی گۆڕانکاریەکە با بێن بزانین لادانی عادل عەبدولمەهدی و هێنانی چێ بوو ئەوەی کەوا شیعە زۆر مەبەستی بوو لادانی کەسێکی شیعە بەڵام هێنانی کەسێکی شیعەیتر لادانی کەسێکی شیعە بە تەوافق هێنرا و دانانی کەسێکی دیکەی شیعە کە مستەفا کازمی بوو عینەن بە تەوافق کەواتە ئەوان بڵێ دەتوانن کەسەکان بگۆڕن بەڵام ئەوەی هەموو کاتێ ڕەنگە هێڵی سوور بێ لای ئەوان ئەوەیە کەسەکان دەگۆڕن بەڵام نابێت دەست بردرێ بۆ حکومڕانیە زۆرینەی حکومڕانی کەوا لای شیعەیە ئەمڕۆ بۆیە ئەوان هەموو کاتێ لە سەرەتاش باسی ئەوم کرد ئەوان ئەوەندە ئەو کەسەی وەکو سەرۆکی حکوومەتە لایەن گرنگ نییە لایدەن بۆیە ئێستا گەیشتنەوە قەناعەتە وا باشە سەرۆکی حکوومەت کەسێکی زۆر بەهێز نەبێت لە پێگەی سیاسی بۆی لادانی کارێکی ئاسان بێ بۆیە زۆر جا لەو سەرۆک ئەنجومەنی وەزیرانەی و بەڕێزەی تۆ وەکو عادل عەبدولمەهدی ئەزانی لادانی عادل عەبدولمەهدی کارێکی ئاسان بوو بەڵام هەموو دێتە بیرمان لادانی وەڕێگریکردن لەوەی نوری مالیکی بۆ خولی سێم بێتە سەرۆکی حکوومەت بەڕاستی ئەوە کارێکی زۆر قورس بوو و هەتا یعنی تێپەڕبوونی قورس بوو کەواتە ئێستا هەم ئێرانیەکان و هەم عێراقیەکان شێزە شیعەکان گەیشتەوە قەناعەتەی وا باشە کەسێک بێ خاوەن پێگەیەکی پەرلەمانی بەهێز نەبێ لادانی ئاسان بێ لەبەرەوەی هەموو کاتی قیاداتی سەفی دووەمیان هەیە بێنن بیکەن بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاک محەممەد نەسرەدین لە دوای 2003ەوە سازان حکوومەت خەڵێکی سیاسی بووە بۆ پێکەێنانی حکوومەت لە دوای 2003 ئەگەر ئێستا ئەم سازانە دیسانەوە دروست بێتەوە شیعەیەکی نزیک لە ئێران دیسانەوە مەسەلەن ببێتەوە بە سەرۆک وەزیرانی داهاتووی عێراق چی ئەگۆڕە لە سیستەمی سیاسی لە عێراقا لە کاتێکە ئێمە پێشتر هەڕەشەی ئەمریکیەکان و ئیسرائیلەکانمان گوێ لێ بوو بۆ لێدان لە فەسائیلەکان ئەوانی کە لە چوارچێوەی حەشدی شعبیان گروپە چەکدارەکان هەروەها قسە و باسیش هەیە لەسەرەوەی کە ئەمریکیەکان سزای ئەبلوقەی ئابووری بخەنە سەر عێراق بەرگەی ئەمە ئەگرێت ئەزانی چۆن زیاتر ئەمە من پێم وایە ئێرانەکان و هێزە شیعەکان یاریەکی زۆر باش دەکەن لەمەیە بۆیە ئەوان عادەتەن واجهەی حکومڕانیەکە لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە دروستکردنی حکوومەتەکە کەسێکی میان ڕەو دێنن کەسێ بێ کە بتوانێت تعامل لەگەڵ ئەمریکیەکان بکات تعامل لەگەڵ دەور و بەرە عەرەبیەکەی عێراقش
بەڵام لە پشتی ئەو کەسەوە منزومەیەکی حکومڕانی بەهۆیەزیان کردووە کە هەتا سەرۆکی حکوومەتەش ناتوانێت ئەو منزومەیە تێپەڕ بێ. بۆیە من پێم وایە ئەوەی کە ڕەنگە کاردانەوەی یاخۆ کاردانەوەی خراپی هەبێ لەسەر بارودۆخی عێراق ئەنجامی گفتوگاکانی بینی ئەمریکا و ئێرانە. هەر بەڕاستی ئەوەی کەوا بن پێم وایە ئەمریکا لە ئێرانی دەوێ بابەتی چەچینەویە زیاتر و سوکردنی دەستی ئێرانە لە هەندێ ئەو پرسانەی کە لە ناوچەکانن و ئیلا ئێمە باش دەزانین ئەگەر بێت و ئێستا گفتوگۆکان بەرەو پێش هەنگاو بنێ ئێستا هەر بۆ نمونە ئێستا ئابووری ئێران گەشەیەکی بۆ خۆ بینەوە سێریتی من سەرکەوتووە لە کاتێکە ئێستاکە دانیشتەکان بەرەو پێشچوونێکی تا ڕادەیە بەخۆ بینەوە. بۆیە من پێم وایە ئەمریکیەکان بابەتی عێراق بەکاردێنن وەک کارتی فشار وی لە ئەمریکەکان خۆیان لە عێراق بوون دەیانتوانی حکومڕانیەک دروستکەن پاڵپشتی بکەن لە هەر جۆرێ جا ئەوە کەمینەی سون نەبوایە لە کورد وایە ئیتیلافێ وایە لەسەر بینی هەرسێ پێکاتەکان یعنی ئەمریکەکان دەیانتوانی حکومەتێک بۆ سیستەمێکی حکومڕانی بۆ عێراق داڕێژن و پارێزگاریشی لێ بکەن بەڵام بۆ ئەمریکەکان خۆیان بوون لەسەر سینیەکی زێر عێراقیان بۆ ئێران بەجێش. بۆیە من پێم وایە هەتا ئەم حکومڕانیەی عێراقش ئەمریکەکان زۆر جار کاتێ پێویستیان بەوە هەیە کە شیعەیەکی تونڕە لە عێراقا هەبێ لەبەرەوەی پێویستیان بەڕاگرتنی تەوازون هەیە لەگەڵ دەوڵەتە خەلیجەکان کاتێک کە ترامپ بێ 5 تریلیۆن دۆلار لە خەلیجەکان بسەنێ بە سەفرەیەک و گەشتێکی چەند ڕۆژە لە خەلیجا ئەمە لە ئەنجامی ئەو مەترسەیە کە ئێران و ڕەنگە هێزە شیعە عێراقیەکان لەسەر کەندا و وڵاتانی کەندا و دروستیان کردو. بۆیە من پێم وایە ئەمریکەکان ئەمڕۆ زیاتر بەدوای بەرژەوەندی خۆیانەوەن. یعنی تۆ ببینە کاتێک کە باز لەوە دەکرێت ترامپ دەڵێ ئێمە ڕێکەوتنمان لەگەڵ حوسیەکان کردووە لە کەشتەکانی ئێمە نەدەن ئیتر ئەو دەربەست ئەوە نایە لە کەشتی وڵاتی کە بدرێ یاخۆت هێرش بکەنە سەر ئیسرائیل لەم دوایە. بۆیە من پێم وایە ئەوەی کەوا زیاتر ئەمڕۆ کاریگەری تەواوی لەسەر ساحەی عێراق دەبێ ئاراستەی گفتوگەکانی نێوان ئەمریکا و ئێرانە و ئەوەی کاردانەوەی تەواوی دەبێ ئایا هیچ گۆڕ ینی ئەمریکەکان ئەگەر بیان وستایە پشێویەکەی سووریا بگوازنەوە بۆ عێراق ساحەی سیاسی عێراق گونجاوە بۆ ئەوەی هەمان ئەو کێشانەی هەمان ئەو ڕووداوانی سووریا بگوازرێتەوە بەڵام دیارە تا ئێستا ئەمریکەکان نایەنێ ئەو تەجروبەیە دووبارە بێتەوە. بۆیە من پێم وایە بارودۆخی عێراق جۆرێک لە تەوازونی تێ لە بینی ئەمریکەکان و ئێرانیەکان. وەڵێ سپاس دەکەم کاک معتەسەم عێراق لە بەردەم شێویایە یان نەخێر ئێمە 4 ساڵێکی سەقامگیرە بینین و 4 ساڵێک کە بە دڵی هاوڵاتیەکانی خۆیان بێ ینی مثلا هەندێک خوێندنەوە هەیە بۆ ئەحداسەکان عادل عەبدولمادی کە لە حکومی عێراق لە ئەدرێ لەبەرەوە نابرێت کە جادەی شیعە ڕازی نییە جادەی شیعە ئێستش ڕازی نییە سەقامی شیعە ئێستش ڕازی نییە. عادل عەبدولمادی لە ئەبرێ لەبەرەوە چە گرێبەستێک لەگەڵ سیناکا بۆ کۆمەڵێەوە بەرهێنان و کۆمەڵێ هینی مەساڵحی اقتصادی زۆر گرنگ لەبەرەوەی ئەمریکیەکان منطقە بە منطقەی نفوزی خۆیان نەزان. ئەمەی کە پێم وایە ئەمەی کە ئێستا ڕوەدا ئەمریکیەکان ببینین هەڵسوکەوتی ئەوان کە ئێستا لە دێت لە ئۆکرانیا چۆن تەعاملەکە یەکسەر سەرۆکی ئۆکرانیا بانگەکە هەڵێتەوە من 350 میلیارم بۆ تۆ خەرج کردەوە نیوەی ژێرخانی وڵاتەکەت کە کاتت بای 300 تریلیۆن دۆلارە هی منە دێتە لە قەناتی پەنەمامەوێ ئەزمەیەکی اقتصادی ڕووی لە جەبهەی لیبرالیزم کردووە لە عالەمە ئەبێ بە هێز حەلیکە چارەسەرێکە دێتە سعودیە پارەوەرەگرێت دێتە سووریا عقدی غازەکە دێتە کوردستان لە لای ئێمە ئەمریکا بە ئۆکرانیا بڵێ من پارەتە دەمێت بێ ڕۆژ بە مناڵێ من هێز پارم داوە بە هێزی پێشمەرگامێتەوە یان بە عێراق ناڵێ هەموو پارێم بۆ تۆ سەرف کردوامەوێتەوە. ئەمریکیەکان ئێستا دێن بنیادی ژێرخانی اقتصادی ئەم جەمسەرە تازەیانە دروستێکەکەنەوە لە عێراقا. من پێم وایە ئەوەی کە عێراق گۆڕن بڵێ عێراق ئەگۆڕێ بەرەوە بێتە منطقەیەکی نفوزی ئەمریکی من پێشم وایە ئەمە زۆر نەخایەنێ چونکە یعنی بڵێن شەڕی ئەمریکا ناوێرە شەڕێ بکات تەکلیفەی زۆر بێ کە زۆر بێت لەسەری بکەوێ ئەوەی نەبێ. دوو ئێستا ململانێ و ڕووداوەکانی دنیا زۆربەی بەرەوە ڕۆ بەرەو یەکلابوونەوە ڕۆ بەرەوە ڕایتر بێن دانیستان بکەن ینی تۆ ببینە لە ماوەی پێشووە سین و ئەمریکا بە بەردەوامی باجیان زیادە کرد لەسەر شەمەی لە یەک قۆناغێکا وەستانی سەدایگرنەوە تەفاوما دروستە بێ لە بینانە لە بەروەی سێریان کرد در هەردووکیان زەرەکەن لە هەموو شەڕەکانی دنیا لە هەموو گۆڕانکاریەکانە لە دوای شەڕ تاوڵی دانوستان و لە بینی زلهێزەکانە دروست بووە لە دوای حربی عالەمی دووەم
وڵاتی وەکو ئەڵمانیان کرد بە دوو بەشەوە بەرلینیان دابش کرد یەمەنیان دابش کرد دەیان وڵاتیان دابش کرد ئەمە ئێستا چڕی نێوان دوو ئەجندایی زۆر مەزنی دنیاە ئەم دوو ئەجندایە ڕوایەکیانەیە ئێمە ئەکەوینە ناو کام ئەجنداوە بە پراکتیکی بە عملی بە عقل بە هەموو شێوەیە ئێستا بەرەوە عێراق لە ناو ئەجندای ئەمریکایە لە ناو منطقەی نفوذی ئەمریکایە پێشتر پێش میحۆری مقاومە ئێرانی تیا بووە ئێستا ئێران مقاوماکە تەنها نەگاتە شەڕ نەگاتە حدودەکانی ئەو ئێران ئەو شەڕێکی ئێرانی کە شەڕ نەچێتە ناو ئێرانەوە من پێم وایە ئەگەر ڕێککەوتنێکی استراتیجیە بێ قبولی بێ بەس لی نەدەن قبولێتی واز لە عێراقێنە واز لە سووریایەنە کە پیانەوە حەڵقەی هەڵتونی ئەوان لە هیلالی شیعە هەست ناکەی عێراق بۆ ئێرانەکان کەمێک جیاوازترن بێگومان سنوورە لە وەخاتی ئەوەی مەسەلەن لە ماوەکانی ڕابردوو باسی ئەویانە کرد وایە نەوتی ئێران ئەمە لە میدیا عەرەبی هەیە ئەم قسانە لە ڕاستیە نەوتی ئێران لە ڕێی ئەو کەشتیانی کە نەوتی عێراق گوازێتەوە بە نەوتی عێراقی فرۆشتنەوە زانی بێگومان لەبەرەوەی ئەو نفوزە شیعەیە بوو کە پێشتر پێش میحوەری مقاومە کە ئێرانە هەیبوو لە منطقەکە بە کەیفی خۆی میحوەری مقاومە ئێران بە شێوەیە گەشەیتیا کردبوو ساحەی مشتەرەکی دروست کردبوو یعنی ئەم پێنج باڵی کە دروستی کردبوو عێراق یەمەن فەڵەستین لبنان سووریا هاوکاری یەکتری بوون بۆ ئەوەی بەیەکەوە شەبەکەیەکیان دروست کردبوو لە دژی بەرژەوەندی ئەمریکیان و پاراستنی ئێران بەڵام کە ئەم میحوەرە ڕوخەیە کە ئەم شەبەکەیە ڕوخەیە ئێران ئەو هەلەی بۆ نامێنێتەوە کە بێت یاریکی تر عێراق ئێستا تۆ خۆت باست کرد لە پێشتر هەموو هێزە چەکدارەکانی حەش دووانە هەمویان خوان شاردێتەوە هەمویان هەوڵی ئەوە ئەدەم بپارێزن طبیعەتی حکمی عێراق وایە ینی تۆ پێکاتەکەی وا دروست بووە عێراق لەبەرەوەی یەک لایەن ناتوانێت حکمی کابەتەنیا لە سەردەمی مەلەکێتەوە هەموو کاتێ هێزێکی مەدەنی پاڵپشتی دەسەڵات بووە لە سەردەمی عەبدولکەریم قاسم مقاومە شەعبیە بووە سەردەمی بەحسیەکانە حرس قەومی دێ سەردەمی سەدامە جێی شەعبی دروستەکەن لە سەردەمی ئەمانە دێت حەشدی شەعبی دروستەکەن کە ئەم لە سەردەمی عەبدولکەریم قاسمە کە مقاومە شەعبی چەکەکرا عەبدولقاسمە ڕوخێ لە سەردەمی بەحسیەکانە کە حرس قەومی چەکەکرا ئەڕوخێ یعنی ئێستا کە حەشدی شەعبی لە ناوە درێ ئەم حکومەتە نامێنێ ئەم نظامە نامێنێ چۆن دروستە بێتەوە عەقڵی عێراقیەکان لەوەیە بێن دانیشن لەگەڵ کورد و لەگەڵ هەموو پێکاتەکانە بەرەو دیموکراسیەتێک بڕن بەرەو سیستمێکی میانڕەوی عەقڵانە بڵێن حکومەتێکی ڕەشید دامەزرێنن هەم خەڵ لەو ئەزمەیە دروستکەن هەم ئەمەکەن لە ئەخیرە ئەمە یەکلا بووە ئیتر عێراق منطقەی نفوزی ئەمریکایە ئەمریکاش حکمی اقتصادەکە حکمی نەوت و غاز و ئەوانەکە ئێستا دەبینی دێت لە کوردستان نانێ بەبێ ئەوەی حساب بە عێراق بکە کۆمپانیای ئەمریکی دێت ئەچێ لە سووریا لەگەڵ شەرع ئەماناکە ئەمەی ئێستا کاڕوەدا بە قەنەعەتی من وەکو کوردیش وەکو عێراقیەکانیش دەبێ بیر لەوە بکەنەوە چۆن هەڵسوکەوت لەسەر لەگەڵ ئەم پێشاتە ناکەن ئەم پێشاتە تازانەی کە دوای هەڵبژاردن ڕوەدا چی ڕوەدا ئەگەرەکان چین ئایا ئەگەرەکان ئەگەر بێت و شیعە یان ئێران لە ڕێگای شیعەوە سوور بوو لەسەرەوەی دەستی لە عێراقا بێ من قەنەعەتمەیە کە ئەو بتوانێت دەستبەرداری حوسەکان بێ و دەستبەرداری بەشار ئەسەد بێ زۆر باسانی دەستبەرداری عێراق شەبێ ئایا فرۆشێتەوە لەم فۆزاتێکە لەگەڵ ئەمریکیەکانە یان ئەوەتانەیە ئەمە بەکاری ئێنێ و شەڕێک دروستەکە بۆی عێراق نەگاتە ئێران بەڵام بە دیوێکی ترا لە بیرت نەچێت کە ئەمریکا چێتە ناو ئێرانەوە سنوورە گاتە سنووری رووسیا ئەمە کارەساتە گەورەکەی سپاس دەکەم کاک محەممەد نەسرەدین دێمە لای تۆ بابەتێکی لە ڕاستیە زۆر گرنگ و نیشتیمانی هەیە مەسلەی پێکنەهێنانی هاوپەیمانێتی پارتە سیاسیەکانە بە تایبەتی شێکێتی و پارتی لە پارێزگاکانی کەرکووک نینەوە سەلاحەدین بۆچی پارتی ویکێتی لەوێ نەیانتوانی هاوپەیمانەتی پێک بێنن ئێمە لە کاتێکە ئەزانین کە سیستمی هەڵبژاردن سانتلیگۆیە ڕەنگە دەنگێکی زۆریان یان چەند کورسیەکیان لەو ناوچە دابڕێنراوانە بڕوا دەنگی کورد ئەڕوا لەوێ بۆچی نەیانتوانی لەبەر کوردیش بێ بتوانن بە یەک هاوپەیمانی بەشداری بکەن دیارە خۆی سروشتی هەڵبژاردن ئەزانی ئەم هەڵبژاردنەی عێراق زۆر سەیرە هەڵبژاردنێکە لە سێ
گۆڕەپانی جیاوازەکرێت لە گۆڕەپانێکی شیعە و لە گۆڕەپانێکی سونە و لە گۆڕەپانێکی کوردی خلافاتەکانش زۆر سەیرن یعنی بۆ نمونە کورد بۆ خۆی لە هەرێمی کوردستان کاتێ منافەسە یەک دەکەن لەسەر ئەساسی کێشەکانی ناوخۆی هەرێم حیزبەکان ململانەیە دەکەن هەر کورد بۆ خۆی لە ناوچە کوردستانەکان ململانەیەکی نێخۆیی هەیە و ململانەیەکی مەزهەبیشی هەیە و ململانەیەکی قەومیشی هەیە ینی بۆ نمونە لایەنە سیاسی کوردەکان خلافاتی سیاسیان هەیە بۆ خۆیان ململانەیەکیانش هەیە لەگەڵ عەرەبی سونە لەگەڵ عەرەب لەسەر ئەساسی قەومی ململانەیەکشمان هەیە لەگەڵ هێزە شیعەکان لەسەر ئەساسی مەزهەبی کەواتە لانی کەم بۆ ناوچە کوردستانەکان کە تۆ جۆری سراعەکە جیاوازە دەکرا لانی کەم بۆیە یاسای سانلیگۆ کە 1.7یان داناوە کە یەکەم جار ژمارەی دەنگەکان دابش 1.7 دەکرێت زۆر قورسە تۆ لە ئێستەوە پێشبینی ئەوە بکەی بە چ نەوعێک براوەی باشتر دەبی بەڵام ئەوەی دەکرا ئەگەر ئێمە بە 2 لیستەوە یا 3 لیستش بووینایە لایەنە سیاسیەکان کۆبوونەوەیان بکردایە و بە خەڵکیان بوتایە ئێمە کە بە 2 لیستین لە بەرەوەی بەرژەوەندی گشتی ئەوە دەخوازیێ و زیاتر کورسی بەدەستهێنان ئەوە دەخوازیێ بەڵام ئەمە نەکراوە کەواتە ئەوەی کە ئێستا هەیە بەشێکی پەیوەستە بۆ ململانێ سیاسی قوڵەی کە لە هەرێمی کوردستان هەیە هیچ کاتێک کەرکووک و ناوچە کوردستانەکان بەدەرنابن لە ئاسەواری ئەو ململانیان هەموو کاتێ زۆر جار خلافات لە هەرێم ئەو خلافاتە لە کەرکووک هەیە بە قوڵترش یعنی بۆ نمونە ئێستا ئێمە ئۆدا تێپەڕبوونی 9 مانگ بەسەر حکوومەتە خۆجەیەتێکە و کە ئێستا ڕێبوارتە پارێزگاری کەرکووکە تا ئێستا لایەنی پارتی دیموکراتی کوردستان ئامادە نیە پیرۆزبایی لەو پارێزگارە بکە و بەشداری حکوومەتە خۆجێتێکە بکە لەگەڵ ئەوەشدا دەچێت بۆ شاری تکری لەگەڵ پارێزگاری تکری دادەنشێن پیرۆزبایی لێ دەکەن هەداوای هاوپەیمانیتی دەکەن بۆیە بەڵام لەمە ناکەن کەواتە ئێمە خلافاتەکانمان لە هەرێم گواستۆتەوە بۆ کەرکووک بە قوڵترش بۆیە قورس بووە لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم بتوانین هاوپەیمانێتی دروستکەن لە بەرەوەی دروستکردنی هاوپەیمانێتی پێویستی بە تەوافقی سیاسی هەیە بۆ خۆشی ئێستا لە هەرێمی کوردستانە ئەگەر ئەو تەوافقە سیاسی هەبوایە دەمانتوانین حکوومەتێک دروستکەین لە هەرێمی کوردستان حکوومەتێ بێ لەسەر بنەمای شەراکەتی ڕاستەقینە کاتێک ئێمە نەتوانین لە هەرێمە حکوومەتێکمان هەبێ حکوومەتی هەمووان حکوومەتێکمان هەبێ هەموو لەسەری ڕێکەوین زۆر قورس دەبێ بێن بتوانین تەنها لەسەر پرسی ناوچە کوردستانەکان بەو خلافاتە قوڵۆ ڕێکەوین بەڵێ سپاس دەکەم کاک محەممەد نەسرەدین شرۆڤەکاری سیاسی لە کەرکووکەوە لەگەڵمان بووی زۆر سپاس کاتی بەرنامەکەم کۆتایی هات بەڵێ بەڕێزان کاک معتەسەم نەجمەدین نووسەر و شرۆڤەکاری سیاسی حەزمەکرد دیاتر درێژە بە گفتوگۆکە بدەین بەڵام بەداخەوە کاتی بەرنامەکەمان کۆتایی ها زۆر سپاس کە لە ستۆدیۆ لەگەڵمان بووی خێرات بینێرانی هێژا زۆر سپاس تا ئێستا لەگەڵمان بوون هەر شاد بن